زۆر زۆر خۆشحاڵم شکر بۆ خوای گەورە توانیم کە خەڵاتی باشترین ئەکتەری خانم لەم فستیواڵە وەرگرم. زۆر فستیواڵێکی خۆش بوو، زۆر جەژنوارێکی خۆش بوو. ئینشاڵڵا حەزەکەم ئەگەر دەرفەت بێ هەموو ساڵە بتوانم بەشدار بم لە کەرکووکە. ئێمە وەکو شانۆکارانی ڕۆژهەڵات بە تایبەتی و ئێران بەگشتی کە لە هەشتمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقامی کەرکووکدا بەشدار بووین، بە شانازیەوە توانیمان 4 دانە خەڵاتی سەرەکی فستیڤاڵ ببینەوە و ئەوەی کە دەستەبەری بکەین بۆ خۆمان زۆر زۆر دەستخۆشی دەکەین لە بەڕێوەبەرانی فستیڤاڵی شانۆی سەرشەقامی کەرکووک و هیوای سەرکەوتووی بۆ هەموو شانۆکارانی عزیز و خۆشەویست بەردەوام بن. هاتم پێشکەشی کەم بە باوکم. باشە باوە دەکەم باش.